بەڕێزان بەردەوامین گفتوگۆ دەکەین لەبارەی ڕەوشی کورد لە ناوچە جێناکۆکەکان بۆ قسەباز لەسەرم بابەتە میوانداری بەڕێز کاگەرکان کاکەی ڕاوێژکاری یاسایمان کردووە. کاگەرکان سڵاو لێبێ. ڕێز و سڵاو بەخێرات سەرچاو. سەرچاو ممنون. ڕەوشی کورد لە ناوچە جێناکۆکەکان چۆن ئێستا؟ طبعا خانقین شاری ئاشتی و پێکەوژیانە کورد لەوێ وەکو بڵێن ناگیران نعنی گەرەکیە یەک دەست بوو دێک هەڵوەست بودن کەمی عاجزە بەڵام ئەمە گەرەکە بووینە یەک دەست و یەک ڕنگ بۆ ناوچاگەمان. لە چی عاجزن؟ والله عاجزن لەوەیە خەدەمات نییە، خەدەمات باش نییە. سێرەکەی من خانقین پێویستە بۆ هەموو بواری بڵێن خانقین چۆن بڵێ شاری هەڵمەتیە نعنی شاریگە خزمەتی گەرەکە خەڵک لەوێ مثلەن بڵێن ئیما ناوچە بوراگان جەلولا و سعدیە و جەبارە خانقین ئەگەر بێدە واقع مشروع محافظەیگە خانقین بسە بۆی ئیش ناکرێدن گەرەکمانە ئیش بۆی زیاتر بکرێدن تا خزمەت بۆی بکرێدن تا چۆن بڵێدن کورد لەوێ گەرەکمانە یەکدەنگ بودن چون جناب مام جەلال ئیمە ڕۆین بۆ لای کە 2005 سەرۆک کۆماری عێراق بی وتی بەخێر بێ محافظەی خانە بکەین حتى وعربي وتي اهلا وسهلا محافظ خانقين اما داواكي من طبعا خانقين بوي ايش بكريدن داواكاري كان ابو الامام جلال بل طبعا خانقين مش محافظي اقل بدا واقع بس بلام سيركيد الخانقين وكو بينازع إسا خلق لبني وإما داواكي من لخلقيش با يقدس بون يقرنج بون تا شون بلي بين قوتك بو كردياتي كمان ئێستا بێنازە خزمەتی کەمە خزمەتگوزاری کەمە کێشە دیارەکانی ئەوێ چییە بە تایبەت ناوچێکی جێناکۆکە بەڵێ ئیمە بلە ماوەی قەرەتەبە بۆ قەزا طبعا ئیمە وەگەل ئەوەنی من بشی من حەز ناکە قەرتە بوودە قەزا بەڵێ حەزەکەین جەلولاش بوودە قەزا حەزەکەی من ئاوای من هەیە ئەو بوودە ناحیا بەس بەڵام لە سنووری خانەقین بوون ئیمە داواکاری من بوودە پارێزگا خانەقین ئەگەر بڵێن ئەو ناوچانە کە گەرەکیان ئاوەدان بکرێدن سێرەکەی من ڕوژ و ڕوژ خانەقین ئەو ئیشە گەرەکمانە بۆی ناکرێدن ئیمانە ناو بازار لەگەڵ خەڵکەکە والله گەرەکمانە ئیمە ئیش بۆی بکرێت وەکو جاران ئیمە چی بۆ بکرێ بۆ نمونە یانی ئێستا وەک هاوڵاتێکی خانەقینی حەزەکەی خانەقین چی تیاابێ ئیمە حەزەکەی من خانەقین مادەی 140 تطبیق بکرێدن دائما ئیمە منازعاتمان لەبان ئەو مادەیە مادەی قانونیە کە لە یاسای 2005 تا ئیسا وەکو عود ئەدرێدن تەنسیق بین بڵێن ئەقلیم کوردستان و مرکزیە ئەو مادەی 140 حل هەموو مشکی کێشەیەکەدن ئیمە هەیەسمان زۆر کێشەمان هەیە کێشەی جامعەمان هەیە ئەترافیش بۆی ناکرێ بۆی جامعی گەرمیانە ئەوە کێشەیگە سیاسی ئەوە بڵێن یەکی لە ماوەیگە طبعا کێشەمان بۆ دروستکە و خەڵک مزاحرە دەرچوو ئەو یەکی لە کێشەکانە کێشەمان هەیە وەکو بڵێن خدمات کەهرەبایە ئاوە بعض الدوائر هەیە ئەڕۆین بۆ باقوبە حەزەکەی من وەکو مکاتبێت لە خانەقین ڕسمی حەیەسمان تا ئێستا جوازاتی بنکەگە هەیە بەس بەداخەوە تا ئێستا وەکو ڕسمی نەکراسە مەکتەب زۆر قەزایە هەیە ئیمە نەفتخانمان هەیە نەفخان ئەگەر بکرێتە و هەموو خانەقین بۆی تەوزیف کرێت بەغدا ئەوەتان لێ ناداتۆیان ئێوە داواکانتان لە حکوومەتی کوردیە والله ئیمە خانەقین کوردستانیە ئیمە خانەقین شاریگە ئەوە خۆی دیارە ڕنگ و شێوەی و ئەساسی کووردە بووکی کوردستانە ئیمە حەزەکەی من لە کوردستانەوە بێ خزمەتەکە و فەرقی نیمە خۆمان خۆ عێراقی من ئیمە عێراقیش قسوور ناکە بەس بەڵام کوردیاتی هەیە لە خانەقین باوەڕ نەکەم لە شوو شارینە جیهان دەستان خۆش بێ باشە ینی ئێستا داواکاری و خواستی خانەخینیەکان لەم کاتەدا ینی ئێمە باز لەموو ناوچە جێناوەکانەکەین و بە تایبەت خانەخین لەبەری بەڕێزت خەڵکی خانەخینی داواکاری و خواستیوان بە دیاریکراوی چییە؟
ما طبعا قرين مادي صدوش زور مهمة طبعا خانقين أروي بو بلين إقليم خمان لها كردستان ألين كاكتو عراقي دن عربي دن أتيد بو بغا لو ناوشا بلين من عربي قال أليتو كردي دن فإما ما كيشي قوراقة بومان حزكي من أم كيشا يعني ستيا ما لو تناول راسته اي طبعا تائسه مؤمن طبعا خانقين نبس خانقين حمونا وشب دابرا كان حزه كان امرو نعسب بلا يقروش ايش اقوام بوب كريدن اميشا بلين تقرير مصيرها تقرير مصيري ام ناوشغانا هولي جديه اي طبعا حولي جدي من قركه لحكومه مركزي وبغى دەستان خۆش بێ سپاس بە بەشداریکردنی لەگەڵمان سپاس دەکەم کاگەر کان کاکەی ڕاوێژکاری یاسایی سپاس بە بەشداریکردنی لەگەڵمان ممنون بە خێراتی سەر سپاس دەکەم